سڵاوی خۆی گەورەتان لێبێت بەڕێزان. ئەمڕۆ ڤیدیۆکمان بۆ ئامادەکردوون لەسەر خۆ ئامادەکردن بۆ ساڵی نوێی خوێندن. بێگومان زۆر بەمان بەهۆی پشووی هاوینەوە کاتەکانمان تێک چووە، کاتی خەوتن یاخود کاتی هەستانمان. ئیتر بەهۆی سیرکردنی فیلمەوە بێت یاخود بەهۆی یاری ئەلکترۆنەکانەوە بێت، یانیش بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکان، بەڵام نابێت بۆ کاتی خوێندن لەسەر ئەم شێوازە بمێنینەوە. هەر بۆیە پێویستە بە گڕوتین و وزەیەکی زۆرەوە دەست بە ساڵێکی نوێی خوێندن بکەین. بۆ ئەم مەبەستەش چەند خاڵێکی گرنگمان بۆ ئامادەکردوون. بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن. بێگومان بەهۆی سیرکردنی تەلەڤیزیۆن و مۆبایلەوە لە پشووی هاویندا درەنگانی شەو دەخەوین. ئێستا چۆن کاتەکانم ڕێ بکەمەوە؟ شەوانە تەنها نیو کاتژمێ سووتر بچۆ ناو جێگا، هەتا ئەگەر خەویشت لێ نەکەوێت، چونکە تۆ مشکت ڕادەهێنیت لەسەر ئەوەی کە شەوان تەنها بۆ پشوو بۆ خەوە. هەر بۆیە بۆ شەوی دواتر و دواتر لێ ڕادێت لەسەر ئەوەی زوو بخەوی و هاوکات ڕۆژانە نیو کاتژمێ زووتر هەستە لە خەو لەو کاتی کە هەڵدەستیت. ئەمە ژوا دەکات لە ماوەیەکی کەمدا کاتەکانتان ڕێ بکەنەوە. ئەگەر پێش ئەوەی قوتابخانە دەستی پێکردی بێت و تۆش بینێری ئەم ڤیدیۆیەیت، ئەوە پێت ئەڵێم هەتا خوێندن دەستی پێ نەکردووە هەموو ئەو فیلم و ڤیدیۆیانی کە حەزت لێیە زوو تەواویان بکە و لەسەر خۆت هیچ شتێک کەڵەکە مەکە هەتا کاتت ماوە ئەو خولیا و ئارەزوانت کە کاتێکی زۆر لێ دەبن خۆتیان پێوە خەریب بکە و تەواویان بکە. ئەگەر هەر کۆرسێکی ئۆنلاین یان هەر کۆرسێکی ترت وەرگرتووە لە ماوەیەدا، ئەوە بە باشی و بەزووی تەواویان بکە. سەیری پێداویستەکانی ساڵی خوێندنی پێشوت بکە، هەر لە دەفتەر و قەڵەم و لاستیک و ڕاستەوە وە کەرەستەکانی دیکەش. بزانە چیت نەماوە، هەرچیت نەما بێ بیان کڕا، چونکە بۆ خوێندکار لە ڕووی دەرونیەوە کڕینی پێداویستەکانی خوێندن ئەگەر بەدڵی خۆت بیکڕیت، ئەوە دەبێت بە هەندانێک بۆت تا بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە چاوەڕێکردنەوەی قوتابخانە بکەیت. ئەگەر لە هەر بابەتێکی ساڵی پێشووتر خراپ بوویت و دەفتەری ئەوانەیەت لابێت، ئەوە تەنها یەکجار چاوێکی پیا بخشێنەرەوە یاخود لە یوتیوبدا بەدوای هەمانوانەدا بگەڕێ، یاخود بزانە کێ ئەناسیت و ئەو قۆناغی ئەم ساڵی تو تەواو کردبێت تا یارمەتی دەرت بێت و بە شێوەیەکی گشتی ئەوانی کە خراپبووی تایدا بابەتەکان بخوێنەرەوە تا ترست بشکێ لەوەی ئەگەر بۆ یەکەم ڕۆژ ئەوانەتان خوێند ئەوە نامونە بێت بەلاتەوە، چونکە مشکت وا تێدەگات کە تۆ چەند جارێک ئەم بابەتت بیستووە، بۆیە وا دەکات ترست لەوانەیە کەم بێتەوە. شوێنێک ئامادە بکەن بۆ سەعیکردن لە ماڵەکەتان. ئەگەر لە شوێنێک مێز و کورسی دابنێت ئەوە زۆر باشترە. ئەگەریش نا، ئەوە تەنها شوێنێکی بچووک ئامادە بکە کە وەرەقە و دەفتەری لێدا بنیت. ئەمەش وەکو ئاگادارکردنەوەیەکە بۆ خۆت کە ئیتر ئەمە شوێنی سەعیکردنە. شوێنەکە با زۆر قەرەباڵغ نەبێ، بەڵام چەند نووسینێکی سادە و جوانی پیا هەڵواسە تا بەردەوام هانەدەدا لە سەعیکردن. ئەگەر دەتانەوێت لە ئایندەدا زنجیرەیەک ڤیدیۆ لەسەر شێوازی خوێندن ئامادە بکەین و لەسەر شێوازی سەعیکردنیش ئامادە بکەین لە هەمان کاتدا، ئەوە لە کۆمنت بۆمان بنووسن.